بلي سنور أرمانش كرنا هزين حف بيمانان كوجي علي هن جروبان وتيكن يقلق بالكيش هو جروبي جو يريشتكن زيد باري وان جروبين كوجي عراقنا يعني أو مقاومة سوريا بلي عراق أو مقاومة إسلامية كل سوريا جي يريشتكن أفي مقاومة إسلامي عراقي بله هرچند عراق لەگەڵ و گروپە چەکدارانە نییە بۆ هێرشانە دەکەنە سەر بنکەکانی ئەمریکا بلی شەرمەزارجی کرد کام لەگەل میوانی خۆیان باخفن میوانی مایە ئەرمانشکردنا هێزن هەفتەیمانان ژالی گروبین چەکدار و ئەنجامین وێ ئەمدێ لەگەر دکتۆر حسێن ئێلدیک شارەزایی سیاسەتا ئەمریکا ji واشنگتن بگرن دەست سلااف بۆتە برێز ئێلدیک دەستپێکی دەتخوازم بزانم بەم عراق ڤای ریشان شەرمەزار دکە وەکی حکوومەت گەلو عراق دێ بکاربە کۆنتڕۆل بکە و ئەڤ ڕەوش خراپتر بە نەچە لا شك أن هناك تحركات هیچ گومانی تێدا نییە کە هەندێک تەحرکات هەیە لەم ناوچەیە لە دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەروە بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە و ئەمە ئەو بەرپەرجدانەوانن کە ئەمریکا دەکا یاخود لە پشتیەوەیەتی لە عێراق و لە ناوچەکانی دیکەوە هەروەها دەبێ بەڕوون و ئاشکرای ئەمە بڵێن کە عێراق وڵاتێکە کە سەروەری هەیە و هەروەها بەرپرسیارەتی هەیە حکوومەت و سوپا هەن لە عێراق و پێویستە ئەمان ئەمن و ئاسایش بۆ هەر بنکەیەک دابین بکەن کە دەرەکین و لە نێو عێراقدەن و هەروەها چەکێکی گەورە لە عێراقەیەکە مانیاساین و هەروەها حکوومەتی عێراقی خاوەنی سیادەیە و هەروەها لایەنێکە کە ئەندامە لە ئەنجومەنی ئاسایش و هەروەها لە کۆمکاری عەرەبیشدا و ئەمەش ئەمەی لەسەر پێویست دەکات کەوا نەچێتە ژێر ئەم بارەوە هەروەها بنکەکان نەبنە ئەرمانج بۆ هێرشەکان ئەم بنکانە دروست بوون بەپێی ڕێکەوتنی دووقۆڵی لەگەڵ عێراق و وڵاتی ئەمریکا بەهێز نەبووە بەبێ ڕەتکردنەوەی ڕەغبەتی حکوومەتی عێراقی نەبووە ئەمان ڕەغبەتیان هەبووە کە حکوومەتی عێراق و لەلایەن گەلەوە هەڵبژێردراوە بۆیە بەرپرسیارەتی حکوومەتی عێراقە کە هەڵبستێ بە ڕاگررتنی ئەم هێرشانە لەسەر بنکەکە. باشە دکتۆر لە کۆی ئەو 46 هێرشەی کراوەتە سەر بنکەکانی ئەمریکا لە هەفتەی مانگی ڕابردووە تا ئێستا 24 لەو هێرشانە لە عێراق لە عێراقەوە ینی ئەنجام دراون لە ناو عێراقدا بووە. پێتان وایە کە عێراق دەبێتە مەیدانی جەنگی بە وەکالەتی ئێران و ئەمریکا؟ ئارمانجە سەرەکیەکە ئەوەیە من پێم وایە کە هەندێک لایەنی ناوخۆ لە ناوخۆی عێراقداوە هەردێک لایەنی دەرەکیش کە هەرەمین ڕەنگە بڵێن ئیران یاخود وڵاتانی دیکە دەیانەوێت کە ئەمن و ئەولەویەتی عێراق تێک بدەن کە ئێستا هەیەوە هەروەها ئەم هەنگاوانەی حکوومەتی عێراق پێک بخەن بۆ ئەوەی کە هەڵدەستێ بە دروستکردنی ئەمن و ئاسایش و پاراستنی سیادەی عێراق لە هەموو خاکی عێراقیدا و هەروەها دەیەوێ لایەنە ملیشیاتەکان و گڕۆپە ڕێکخراوەکان پەک بخەم ڕێکخراوانەی کە هەڵدەستن بەم کارانە دەیانەوێ خۆیان دەربخەن و بڵێن ئەم هێرشانەی کە دەکرێن سەرکەوتنە بۆ خەڵکی فەڵەستین بەڵام ئەمان بۆ بەرژەوەندی هەرێمی دەکرێن و هەروەها بۆ بەرژەوەندی فەسایلی عێراقی دەکرێن و هەروەها بنپێکردن و دژی حکوومەتی عێراقیشە کە شەرعی ئێستا هەیە. بەڵێ برێزیادێک نها ئەف گروبên çekdar got êrişî binkên hêzên hevpeymanan dikin Iraq bi xwe şermezar dike yani ev yek diyar dike ku biryara van grûban di destê hin aliyên hêzên derekî de ye.
في ظل الظرف المشحون لەژێر سێبەری ئەو الموجود ڕۆژێکی في ئێستا دول هاتۆتە الإقليميين، ئارەوە لە فإن وڵاتانی هناك هەرێمەکە بعض القوى لێرە دەبینین کە الحدودية هەندێک وڵاتی ناوچەکە هەندێک تحاول هێزی أن ناوچەکە تستثمر هەڵدەستن کە الهجمات ئەم هێرشانە لمصلحتها بقۆزنەوە بۆ في بەرژەوەندی إطار تایبەتی المفاوضات خۆیان لە السياسية چوارچێوەی گفتوگۆی والتوازنات سیاسی و هەروەها الدولية تەوازنی ما بين ناودەوڵەتی تلك الدول لە نێوان ئەم والإدارة وڵاتانەوە هەروەها وڵاتی ونحن ئەمریکا الآن لەلایەکی على دیکە أبواب ئێستا ئێمە لە بەردەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکن کە لە نۆڤەمبەر مانگی 11 ساڵی داهاتوو دەکرێن ئەم وڵاتانە هەرێمیانە دەیانەوێت کە زەخت بکەن فشار بکەن لەسەر ئەو مەشهدەی کە هەیە لە بۆچوونی گشتی لە ئەمریکا کە کاندیدی سەرۆکایەتی کۆمار لەلایەنی کۆماریەکان ئەمان زیاتر دەزانن کە توندن و هەروەها لەگەڵم هێزانە بە شێوازێک سەرەدەری دەکەن بە تایبەتوانەی کە دەیانەوێت ڕەوشی عراق و ناوچەکانی دیکە تێک بدەن. باشە دکتۆر وەکو بەشێک لە کۆماریەکان دەڵێن سیاسەتی پێشڕەوی لە هێرشکردن و بەکارهێنانی هێز واتای ڕاگەاندنی جەنگە کە ئەمریکا دەیکات لەگەڵ ئێران. پێتان وایە ئەمە سیاسەتی بایدنە؟ لا شك أن إدارة الرئيس جوزيف هیچ گومانی بايدن تێدا نییە ئیدارەی بەڕێز سەرۆک بایدن زۆر ڕخنەی لێگیراوە لەم قۆناغی ئێستا کە هەیە لەلایەن کۆماریەکانەوە هەروها لەلایەن دیموکراتیەکان خودی خۆیان ئەم لایەنەی کە پێشکەوتون لە دیموکراتیەکانی ئەمریکاوە هەروەها دەڵێن کە بەرەو پاشەچوونێکی زۆر هەیە و ناتوانێت لە هەڵبژاردنەکانی داهاتوودا بەو شێوازە سەرکەوتوو بێوە هەروەها بایدن تاوانبار دەکەن ئیدارەکەشی بەوەی کە لە بەرامبەر ئەو تەهدیدانە خۆیان داوەتە دەستەوە بە پێچەوانەی ئیدارەی ترامپ کە زۆر تند بوو لەسەر هەرگەفێک کە لە دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا بووبانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چوو کە هەندێک سەرکردەکانی ئەم گروپانەی بە ئارمانج گرتن لە عراق و لە ناوچەکانی دیکە بۆیە هەندێک لەم گروپانە هەندێک لەو ملیشیانەی کە هێرش دەکەنە سەربنکە ئەمریکیەکان و لایەنی ئەمریکی دانوێ هەندێک یەکسانی ڕابگرن لە گفتوگۆکانی پاشە ڕۆژیاندا ئەمە وا دەکات کە لە نێوخۆی حکوومەتی ئێستای عراقدا هەندێک تەشەنوش دروست ببێ. دکتۆر ئەگەر سەرنجت دیا بێ 3 ڕۆژ پێش دەستپێکردنی جەنگی نێوان بزوتنەوەی حەماس و ئیسرائیل لە گوتارێکیدا جۆ بایدن وتی کە هیچ کاتێک ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەگەستا ئارام نەبووە. جا نازانمەمەی بۆ وەکو بانگەشێکی پێشوەختەی هەڵبژاردن گوتیا خودنا، بەڵام ئێستا ئەمریکا بەتایبەت دەریای سپی ناوەڕاستی پڕ کردووە لە چەک و کەشتی فڕۆکە هەڵگر و کەشتی جەنگی. چی وای لە ئەمریکا کردووە ئەمە بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ عملت إدارة الرئيس جوزيف بايدن منذ ئیدارەی سەرۆک جۆسف بایدن لەو کاتێک کە هاتۆتە پێشەوە کە کاری سیاسی دەکا بە شێوەیەکی نەرم لەگەڵ ئەو ڕەوشەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتۆتە پێشەوە و هەروە دوای ئەوەی کە ڕەخنەی گەورەی لێگیرەکەمی دارە بە ئاستێک ئیدارەیەکی لێبوردەیە لەگەڵ ئەو ڕێخستنە تەرۆریستیانی کە لە ناوچەکەدا هەن و گرنگترینی شان ئەوە بوو کشانەوەی ئەمریکا بوو لە ئەفغانستان وێنەیەکی وایدا بە ئەمریکا و ئۆپۆزیسیۆنی ئەمریکا کە ئەمە شکست بوو بۆ سەرۆکایەتی ئیدارەی جوزف بایدن لەو کاتەدا لە ئەفغانستان کاتێکە کشایەوە و هەروەها ئەمانە بەرەو پێشوە چوونانەی کە دواتر دروست بوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە دەبینین کاندێک گەمی و کەشتی گەورەی شەڕی فۆلگ و هەروەها ئالزۆن هاتوون بۆ ئاوەکانی ناوچەکان و هەروەها هەندێک فڕۆکەی پێشکەوتوو ئەمە
لایەنی بەرەو پێشچوونی سەربازی ئەمریکا لەم ناوچەیە و سیاسەتی ئەمریکا ئەمە لە لایەنێکەوە لە لایەنێکی دیکە پرۆسە و پروپاگەندەی هەڵبژاردن کە لە داهاتوودا دەست پێ دەکا کە دەست پێ دەکات ترامپ ئەم ڕەوشەی قۆستەوە و هەروەها قسەی زۆری هەبوو لەسەر فترەی زەمەنی بایدن و گوتی لە ئیدارەی مندا ئەمن و ئاسایشێکی زۆر هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام لە کاتی بایدندا دەبینین شەڕ دروست دەبن شکستنی ئەمریکا دروست دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە ئیدارەی سەرۆک جوزف بایدن ئەم کارانە دەکات مناوەرە دەکات لە ناوچەکە بۆ ئەوەی بڵێ من هەم و هەروەها لە کاتی پروپاگەندەکاندا بەکاری بێنێ و لە سیاسەتی دەرەوە کەشدا پێیان بڵێ ئەمریکا تاوەکو ئێستا بەهێز ماوە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا و هەروەها پەیوەندیەکی بەهێزی هەیە لەگەڵ هاوپەیمانەکانی کە لایەنی دیکە گەفیان لێ دەکرێت بە و شێوازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی ئەمریکا دەوێ بڵێ لێرەم هەم و هەروەها بەرژەوەندیەکانم دەپارێزم. دکتۆر حسێن نوها 47 ئێریش هەمبەری بنکەین ئەمریکیەک و هاتنەکردن 56 بریندارên ئەمریکیان هەنە ژالی ئەمریکا بەژی دو ئێریش هەمبەری van میلیشیاتên ku بسەر ئیرانê ve hatnekirin yani rexneyên tund girêdayî siyaseta Biden ku rojhilata navîn birêve dibê heye dibêjin ku tu nerm bûye siyaseta te nerm bûye ev ê jî yani îmêciya Amerîka lawas kiriye divê derbarê de ger nirxandina te bigirim. کاریگەری ئەم هێرشانە کاریگەریەکی ڕاستەقینە نییە ڕاستین نین ئەم هێرشانە بۆ ئەوەن کە نامەی سیاسی بدرێن بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەم ڕێکخرا و ڕێخستەنانە لەگەڵ هاوپەیمانەکانیان دەتوانن بجوڵێن ببزون لە عێراق و هەروەها گەف دروست بکەن لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە هەمان کاتدا تەهدیدی ڕاستە و خۆ نییە ئێوە دەزانن کە بنکەکانی لە سووریا و عێراق و ئێردن و کوێیت و قەتەر و ئەزەربایجان و ناوچەکانی دیکە هەن و بوونیان هەیە و دەتوانێت بەکاریان بێنێ ئەم بە ئارمانجگرتنانە نامەیەکی سیاسیە کە دەنێردرێن لەلایەن هەندێک وڵاتی هەرێمەکە بە تایبەتیشیان ئەم ڕێکخرا و ڕێخستنە سەربازیانەی کە دەیانەوێ نامەی ڕاستەوخۆ بدەن بە ئیدارەی ئەمریکا ئەمان هەن و ئەم ڕێکخرا و ڕێخستنانە دەتوانن وەرەقەیەکی سیاسی بەکاربێنن لە کاتی گفتوگۆکاندا ئەگەر هاتوو گفتوگۆ هاتەکایەوە لە نێوانیاندا بەڵام تەهدید و گەفی ڕاستەقینە نین لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەبوونی ئەمریکا نە لە عێراق و نە لە ناوچەکەش بۆیە حکومدان و هەروەها خستنە ڕووی بۆ چوونەکان لەسەرم بابەتە وایە کە بنکەکان بەڕێکەوتن لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی ئەمریکا دروست کراون و دانراون ئەگەر ئەم ڕێخستنانە بلیشیانە ویستیان کە هێرش بکەنە سەرم بنکانە کەواتە پێویستە بە شێوەیەکی فەرمی سیاسی دەپلۆماسی لەلایەن عێراق و پەرلەمانی عێراقەوە چارەسەر بکرێت و داوا بکرێت لە حکوومەتی ئەمریکاش کە بێن بەیەکەوە ڕەوشەکە چارەسەر بکەن بەڵام ئەم شێوازە ئارمانجگرتنانە وڵاتی عێراق و حکوومەتی عێراقیش ناشرین دەکات. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت کە لەگەڵمان بووی دکتۆر حسێن ئەلدیک شارەزای سیاسەتی ئەمریکا لە واشنگتن میوانمان بووی دەست خۆش.